ئەوێنی دەبینی دەڵێتن کە شقاتێتن کە شقاتە ساڵی وە کوچەک فەرەقی دەسوڕێنیتن ئەوەی کە بۆ ناڵێ هەر لەسەر و سەر توی ئەوین هەڵدەپێچی ئیکچی ئەو هۆدجان فەرقیان چییە؟ کوڕەکەی مایان کوشتینە دەی چ بکەم دەڵێ چ بکەم من چ بکەم هیچ لێدا هەندێک نەسیحەتیان کە دەڵێ گەورە ئاو دەڕژێت چووکە پێوە دەخشێنێ ئەو وێنەی توێ بۆ کوڕەکان هەرەوە ماموو بە خوددا ژنەکە ئەگەر واز لە توش بینم نییە ئەتو لەوان خراتر دەکەی جا بۆ شانەکە لەسەری مندا ناشکێنی هەر هەموو توی دە باشە هەموو تۆی ئەو کەڕە تۆ خەتای من بگرەوان نییە هەموو خەتای تۆ ژنەکە ئەتو لە ناویانی ئەگەر ئەتو نەسیحەتیان نەکەی ئەوانەش وە ناکەن وەڵڵا دوو بووکە پێکەوە ناحاوێنەوە ئای بووک باشە چیان لێ بکەین دەچووزام نێزگی من خوراوە بە ڕۆژگار ئەوە مۆپیان دەڵێم و دانیشن و ئاوا کارکەن و ئاوا بکەن جواب نادەنەوە ئەرەشیوەکەش نەبوو بینی؟ نا هێشتا پێ نەگەیشتووە خۆ سەر و پێ چیەوە؟ ئەی تۆ گۆشتت نییە ناڵای بە جوان بکوڵێت جە برێت گۆشتەکە مینە نییە کابرا دەگۆ بە یەک بەرقی دەکورێ هە بە یەک بەرقی ئەگەر حەجز نابی لە باری و لەسەر ئاگرا ئەو بەڕاستە؟ قابلە درۆ لەگەڵ کام وەڵای برێم چۆن نازانم ئەم ناڵانەش دانانیشن بە دەستی خۆیانەوە خوایەکیان ئەوە بەڵا لەو سەوز تۆستەیدی کەسێ ئەوە لە سەوزەیاکەی چیەوە ئەو جیایە؟ ئەی قابلە جۆ کەبرە بەرخی بەخێو دەکەی مەڕی بە تو دەرخواردی مەڕی نادەی خۆ تۆسی ئەمە ناکەی ئەوە شوشتیتت؟ ئەی قابلە ئەم شۆر بێ ئەدیەوە نوە پیسە قڕە میقڕۆبە دەرێتەوە میقڕۆبە وێرە بچینە بنەوە خوایەکیان دەدانەوەی خۆشی لێ خوا داینە نارێم ئەوە تەڕا ئەوە چیەوە تووکی مریش چێ چیە؟ داینێدا قابلە چێ بیخۆ هەرچی تا بێ بیخۆ چێوە دوای تووشی نەخۆشی دەبین نەخۆشی ئەوە دکا چی پێ دەرێن جارێکی دی جوان بە تایەتی بیشۆ تایەت و ئاوی شەتێن بۆ خۆجم ناشۆم زۆرە فێریکە ئێجە لەشۆم ئەتو جوان نییە تایەت و ئاوی شەتێن لە ناوی هەندێک هەڵێ بکە بەجی بێدە چەند میقڕۆبی تێدابی میقڕۆب نابتە برای میقڕۆبی هەر یەکەو لە بۆ لایەکی هەردێ زانی چە من تۆ بینم هەر لە خۆمە گەرمان بێ تو زۆرە یعنی لە بەدستانم بەکەرێک دێ عیبت نییە خوش بیتن دەری لە بۆ عەلی شیش لێ نایە لا خۆش خۆش بێتۆش هەرە جەومان نیە جەو جەور لۆ چییە؟ والله هەموو منداڵی شەعبانە دیتەوە گەورەکە دەمێەوە وەچم مەڕپرچی چاکەم ڕۆڵۆ والله گورە مەکە کاکە مەکە نان دەخۆین ئەی دەڵێ چییە میش منداڵەکان فێرکەم هەموو ڕۆژێ بچن ئەوانی ئیزاعەتکەن گورە مەکە کاکە مەکە بانانە بارۆکە بودە کاکم چاوەکە حاڵ نییە بەخوایەوە حاڵ نییە یان دەبێ ئەوان بڕۆیان دەبێ ئێمە بڕۆین ئیترم بە مالی خۆمان بکەن گرم باشتر نیە ئێستا چەند دەرێ چ چادرێک گردێنەوە تەپە باشترە زەلام بڕێ کاکە واز لەو تۆپانەیە بینن سەرم دێشێ هاوای زوو قیڕێنە جیرانەکان دێتە سیرمان جیران ئێستای هاتە سەرمان ئەنزا من چ بکەم لەو بووکانە بە تۆ چ بکەین وەڵی ئەتوو دەزانێ من چ بکەم عیلاج دەکەم تووە هیچ دەکنەم نێ خۆم لەیان هەکەم ئەو دوو بووکە پێکەوە ناحاوێنەوە ژنەکە دەبی ماڵیان نەوێ دا من چوزان خۆم لە دڵێواندام والله وبالله وتالله هەمیشە بخوان سرتە سرت و خورتە خۆتیان ئەگە من دەبینن شەڕەکەم پێکەوە شەڕ دەکەن دەبا خۆیان لێ هەرکەم ئەزە بزانێ کوڕ هەموو لە موزیان دەشێنم بزان چ دەکەین بۆ زەلامەکە برێ ئێتاکە پێراوەکی ڕۆژە نێتانی باەکسە سفری وە ڕۆژە ناوچۆیمدا لیان دەنێن گۆشت ئیزعاجیان کرد باباکە لێرە بڕۆ شابزانە ئللا وەرچ محلی ناخواردن دادێتن تۆپەکە دێنە پێش دەکات یان ژنەکەی بە قەست فەرمێش دەین لێرە پێ دەکات دەبڕۆ بزانەوە لەوە دەکەن ئیزعاجیان وەڕە بابا شعبان فێریکردنە تۆپانەوەکی محلی ناخواردن ئەوە کوڕم چتمان لۆ دەکەن ئەوە کوڕم جێنمە تۆپانێ لێ بکەم بابا خۆشترین جێ خۆشترین کێوەی تۆ بەزای هەموو نانێ کێ فێری کردینە بابن هاتیم سەری منداڵەکانش هەموو وەچ سەری خۆ لێ کردیان ئەوجە چییە؟ ساحەی تۆپانەیە ئەخە با بزانم چیە ساحەت هیزە وەرە کوڕم وەرە وەرە هەتانیان نەدەی وەرە وەرە ئەگەر لە منداڵە بیتون هەموو دەرسی پەرمێزیان داینە دەستبارە چاوی هەڵەکە ئەرەوە بچێت ئەو ساوارە نیشتە ناستە خوارێ ئازنیا
كرة شعبان دەست کە تەڕەفلۆکی لە دەست بچاب لەگە ساوە خوت لە خۆ خێر لە شیوەکەی کردیە قابلت هم نكرنا. بیستنەوە عبرنجت بە من گۆڕیا تا ئێستا هەنجارێک دەرێ کەرەبا ببینە هەنجارێک دەرێ کەرە شێر أي دواء إمرو بريتش بابا مودي. هەنجارێک دەرێ ئاوم زیاد تێکرد هەنجارە چیش دەرێ ڕوونی زیاد تێکردنەوە وەڵا نەمزانی لەو گەرەش نێخسەم دەکرد بە مۆبایل تەپە چییەوە ناڵە کانم تۆپێنەکەن بۆ خۆیان. ئەو لە فکرم چ تۆڕەکەی بینەوە تۆڕە چی؟ تۆڕەکەم بەکردن داگوتم لەو عامودەی بەستن لەخوان تۆپانە بکەن بانەس نەدەرێت دوای دەپسز دەبن هەلا عەشەی خۆمان تۆپانەیەکەی بکەن باشترە وەنیا دەرکەی غورفەی ماری ساڵحیش با بکەنە گۆڵ عیبە نییە کە دەرێنە ها پێکمان ناکەن باشترە ئیشە زۆر دەمەدەما عمودي لولاتي عمودەکەی ئەولادێ تەماشاکەوە هاتوو هاوارێ وانە کورەوە سەلامی سەلام کورە بازم تۆپانێ بینە نۆغابی ئەو کودای مردم لە دەستانەوە ئەوەندەی قیرەقیر دەکەی تۆزی بووکەکانی حەتە سبێن دەر و جیران پێت خۆش دەکەی هاي حال بوجي نصيحتك سهل تمسكها هەی گۆشتە جوانەکەی توێ کڕیتە چه باشترین گۆشتە هینایەتم لەبانێ لەسەر تەباخەکەیە کابرا دەزانین چی دەگۆ دێگۆ لقمە بەس چه شکلی گۆشتی هەیە دێگۆ بەیەک بڕقی دەکورێ ئەدی دێگۆ هە بە چەنگاری دەخورێ وەڵا ئەمە نازانین شووی بە چەنگاری بخۆین هەتا ئاساشە بەدەستی دەخۆین وەڵا دەرێنەکە خواردنی بەدەستی بخۆی قەرەو دەبێت دوای پەنجەکان بلێسیەوە ئەم شتە زانیە؟ وەڵا تۆ زانی دەڵاتێکە بۆ شیوەکەی بینەوە ئەرێ بەڕاست شەکم ئەفکراتەوە ماری ساڵحی ئێستا شیوی لۆمەدا دەنێن ناوەڵا هەر نەینێن ناهێنن؟ ناوەڵا مادەمە توش دامەنێ بۆ؟ بە پێش چاویان فڕەکی لێدەوانێ جوان بۆنەکە بستە ژۆرێ ئەو زەڕاست بینە غورفەی خۆوان بەرەکوونە باشن وەبی ببینن ها عنی ئەمە گۆشتێکی باش دەکەن یەکسەر وەرە ژۆرێ لۆشیان تێ نەکەی باشە؟ باشە باش هاي نبات ليش صار بدي تنام شوية الخير كان بباشا أنا والله زانتياني ذاك مرة مداراني بس تدسن يا ربي دوازين يا انا دوازين سيانا دوازين ديمريش أنا بيزاريان كردم ايوه لو بدك أو مدار الشعبانية كتير تأخير الثانية ومدار أمير بيلا قينين زارت ساكت أو درس كيف دينا مالي من تأخير تمشى كتفرض الخير استدروي وكيف بطوب هذا كلها حتى من عليه والله كان بساورك تابع قربان توبا تشيكن أو كيف فيني كردي بيني بابك فيني كردي أو تشي والله دخلتن لا أول زايد يا توبا كتانا مو بزارش اللي رقمينا كان إيه تبغى يلا سيسي تو أو خواسي صالحي براتك تو لو نالانا هلايا سيدي زلامة قناعة كيف بلداني من داران دي دوای مەسەلەی کوردی هەیە دەرێ لە دانی گەوران لە بۆ کچکان نەسیحەتە ئەدی جێنەوە مەسەلەی نەبوو أو هذه ذاك صدق والله إذا وش شعبان معاقر كنت دستت خوش بي أنا والله سكاشم يصل اي دستت خوش بي انا بيزاريان كردنا نابي وما روجتا ايوايا صدقين والله تو بكشان هذا مو لا عنده حسن زاري توبي بايم بري إيه أما زاري رقابة صورك ما لكتيا أو تو بكاي بعلي ندري هذا نم ليه قال طبك الشرواز مالي ناني يلا. يلا عندك ودزانيت يا حتى جانا داك دبك يعني هل عيني بواندتن دەڕۆ شیوەکەی بینە بابا ساڵح تۆپەکەی برد کورە هاتین برێ مامە ساڵح لۆ بێ دەبی ساڵح ماما کورە مامە ساڵح ساڵح ماما تۆپی لۆ برد فەرقیان دانێ لەگەم دارەکانیان کورە ناوەڵا فەریقی دانە نایە کوڕم بەزە من دەزانم ئەو هەمووی لە حەسوودیانە بەخۆشی ناباش نەکەی فێری کرد وەڵا هەڵیان دەستینمەوە إيشنك أو خنافة أتو بارج بزعم كل سيلة ده الموضوع ايه تسبكم او هذا كان مش بيزار من البيت خون اسمه دري مش قسام بيدل مو بيزار عندكم أتو جيلي نبو ده زبط بدل سجن آخر مقصد سفر بدل سجن هذا إذا قصة لسه خوبة أتو لقيني أم بارج بزعنا أو أم برنامج تدبيتن ناكري من يتحملوا لنا معه يا عندي بلي رخاني من بقري بروين يعني أوتا مش دسامت يعني لكم والله أم الشعباني بزيناله نعم والله إذا كيف خوتا أي والله أنا والله كيف خوتا تعرف ما دير بدوزيوا شارة سلي بكم لا بخاطرين جو لا بخاطرين من دارك براك يخون بقربان جو كم نعم بقرباني مكان أتوش نصحى في عمك هسه ولا نعم براما براجن بروكم براجن بيبلا بلا براجن أريتو هذا كي لما ضالكان بزار تانكردين إيه استوبي عندنا أتو أو بخو ناخو مشكلة يا کورەستەکەی بێتەوە پڕم دەبڕۆن لە خۆتانی حمای بکەن هەندێک بۆ بیلیاقەتان بێتەوە لیاقا ئەگوڵە کەینە فێر دەبن هێدی برسیمانە چ ئەرێ بەڕاست دەو شیوەمە بۆ چێوە تو باشەوە پەلەکانە دەرێ ساواری دەکورێنی مارۆدان ئەوە خواردنیوان هەموو ڕۆژێ پێشەمەیە ڕۆژێک خواردنی زوو بینە پێشمان مردی لە برسان ليه زي باش جمك ليه قرب أبي تاكل من؟ ولا
بڕخێ بچن نەئەتومە چڕاست ئەوە چیەوە؟ ئەو بخۆم دەزانم چ دەزانی؟ چاک دەزانم خراپە مەدارەکان پیشان دەبری زمانە لە جێ دەردەین باشە؟ ئێستا دەبینی جاری یەک قسەی ناکەم قسەی ناکات دەڵ دەخواب قەچە خەکە و چاکمان لە بینە دەی ئارێوەڵە بابستان چ بکەم بەبێت تۆ ڕم ئەحمای بکەن ئەحمای عنی خۆتان نییە لیاقەتان بەقوت کەن برسیمانە برسی دەبڕۆ سەدارە هەندێک پەلکەمەوەی موەقەت بخۆ لەناو نانی لول دەوڕاست پارۆکی بخۆ ئێستا تێدەبی باشە تا خواردەکە ئەرێ بەڕاستە تۆ خواردنەی مەلەوە تاخیر دەبی ئەردەوە چۆ لە پەلەتان نابێ بکوڵێ لە بە میوانی بی بە 5 دقەی خۆت ئازر دەکەی ها؟ دە 5,000 لێ دەیباتم تۆ بەش بکڕم چەند؟ 5,000 کوڕم 4,000 لێ چیە بەخۆم 3,000 پێیە 5,000 دێت 4,000 ناوێت 5,000 تۆ باسلەکان دەکەم کوڕم بەخۆم 4,000 پێیە 3,000 لۆ چێ دوایە ئەوە 1,000 دەمێ ئەوانی ژەکە 250 باشە بۆی دی ببێنەوە داواکە ئەخە تۆ بە 5,000 ئەرێ تو ناچێ خواردنەی بینی؟ دە نەکوڵاوە هێشتا هێشتا نەکورایە؟ نا چوار ساعت چەندە؟ کورە بابە بڕۆ بینێ هەر بە خاوی دەخۆم موشکلێ نییە بە خاوی دەخۆم دەستی تۆ خوایە ئەوە چێ کچم هێشتا ناکەن نەخواردیان گۆ چ منۆ بینی لە ڕۆژە هێمانیان کە بڕۆ زەنانی دەخۆن لەمێ ژەنانتان خواردن دەبڕۆ توش دە پێشتان بسر بە بڕۆ دایە توش دەی باشە نابی بڕۆوەتە مێشی سەری منتان بن ئەنان مرورم ئەو دێ ئەو دێ ئەو دێ لا حول ولا دێڵە تێدایە برسیمانە بس بە کورە هەتیم دەرێ گورگن بەخۆ بۆ دووەی ئەم برسیە ها وەس وەس واتێ دەکات دەنانمان دێ کاکە نانمان دێ باوکتانەوە زیاتر برسێتی پێڵە مردم لە دەستانە خواردی تۆرە وا تاخیر بووە ئەی باوکەکیان سەیری کە بزانە چیان تێ کردووە وەڵڵی تر من تەحەمەلم لە ناپیاوە ئیتر تەواو ئەوەی تر بەسە راشنەکە تەواو لە تامی دەرکردووە ئەم دوو سەدەقەی من بەخکەم بەجێهێش ئەم بەخینایەوە ئیتر تەواو سێپاش هەم گۆشتی نەرمەکەم کڕی بۆ ئەو نەعلە ئەوە چیەوە؟ بۆ لە فراشنەکەت ناپرسی ئەوەی کامەتانە کورە کەیە ئەوەی کچەکەیەتی وەڵا ڕاست دەکەوەی کچانە بەس تەواویش نەکورەیە ئەوە بینە کابینە باتێکەمە ناوێ ها کورە سەر کەس توش بڕۆ دە فەلافلی بینە برێ گوتی گۆشتیش کەم تێکە برێ بام گوتی گۆشتی کەم تێکە باشە فەلافل گۆشتی لانیە کورە هاتی بە تۆ بڕۆ برێ دە فەلافل گۆشتی کەم تێکە و عەمبەی زیاد تێکە باشە عەمبەی چی دانیشە هەتا کەیمە دانیشتنی قوبوڵەکەی تەحەمەلاکەمەوە چەند چایترەوە مشکلای بۆ من ساز کردووە من بچم بیاکەمە سینەمە و لە هەمووی باشترە تاقەتی ئەوم والله ئەتە تەواو منیش تەحەمەلم نەما ڕاست کاو نعلانە نعل هەگەری نعلیا خواردێ نعلە خۆ لێرە نەمە ساڵە وەربێ سێوە شعبان برا مەمنون بە قورعانە نەخواردیە ئەی بە قوربانی شعبانی من دەزانی نمرانە ساوار لێ نایە بێ هینا کیلۆما گورە شێوی چێ ئەفسەرکە هێڵ دەوزان چ دێ تاکە نعلی پێدا ڕاوەستە بەتەکانەوە مشکلە حەلەوی ئەمن نیورانی بەکەمت بەخین بۆ داهاتن بۆنی گۆشتی سوتای داهات ئەوە لە ترسی تو تاکە نعلی تێکێ ئەوەی پێوت بەمۆنیا گورە شعبان نعلی گۆری چی ئەو هەرە ئەوە زانی چێدایە ئەوە شێوەکە لە دەستی سەقەل بۆ تاکە نعلی تێکرد وبلی کردە تێکرد كاكا مرة ينفع رايت بدأت يوم موضوعة ئەی جا كاكا ناویشینی من دەینیتن هات تێرانە منزل بە منزل شەرمە حیا بۆ وات ئەیدا بەشەکەت ناڵێ لە خۆ ناویشینی من نانی ئاسمان ڕۆبیشتانی لەبەر ڕۆبیشتان ئەوە چێ؟ وەمزانی خۆمە زانی خۆما قەیە ئەوە چی ئەمن نیورانێ بە خۆمان مردیمە لە برسان تەشریبی کردیە بەستە زمانی فەخیرە لە سبەینەوە خەریکە لۆ من چاوش نەڕاست نعلەکیاش دەنایە لو نعرفانتك لكلها ناویشینی من نانی هات ناویشینی من نانی هات كل حلبة كل حيامات كل خلق أبو هذا جانا كل حسن ئێدا ئەوەی هەوە چەند کە نعلەکە و شیخ سۆتەوە ئەمەش نیسە خۆی باسی کولی تاکە نعلی
هدي بورينا على كذا وي خطيت هلا وما ابو اوجنا راس الفتنه هم فتنه كانت السريع كل يا طوال شو شربي بعرف شربي خوار بە قوربانی خەسوو خدای دووریا بۆچە بارکی وەڵا بێوە بارکەن أقول بار ناكل ولا من يقل بارناكم كاكا ما بار ناكل ما شاء الله بوتان تو آخر را چه بچی خانینا $300 ابد استیج نکردن كيف خوتانا ایره بلاش سبینا ساعت نخواه هذا سینو خمان داشته عندك أولياء نسبيني راني رناني هموتان لكن هو نسبيني هو شنو كسراني تقول جسماني أكان الإسلامي بيد ولا لو كان لك كتاري الصاني أنا ما بني عدو كتاري السبع سنة يا رجل هبي نبي بقى لو دمدريجة يا ما انا وزع هنا يا والله شنكا تسكن يا ما تسكن تبي لو كنت انا لا نايم هل كتبت انا ايش انا علي يا لا وسعك كان جدا الرجل شو المردوانة وين تبي باش هشيت بهرشت كنا بالرجل شربي دقي أو كهرباء تبرين أو كهرباء أقول لا أول خاتمني برجله أو كهرباء يا الرجل يا خود اسمه شعبان هذا خصم شعبان أبوك أنا يا هوا تشنك والله أو ما ركاو أو ما ركاو سنوز لا بعمل كده بروح دار شيء وروح كتب بسيبينا بلا مشاي بام ده كبرو ما بكم يا كوش أنا والله شاشة حياتها بدي لك أنا تبع بشين أنا مسكها برلش هستا دانش هستا دانش ما شنو أوه كما دبي أو زارة دبي أنا باتي تاكن عليني يكلي كبوستاري أنا لابول ناو برا شيء ده أنا شيء حتى بيش سايمن وخشيتك هذا داك بقى بشي ولا في والله احنا بنلعب شغل كمان يا بس بيبقى شوي يعني والله يا تيجي ولا زان سلبا يا كوش زان سلبا بالكديا هذا وين شوك دائما بروي هاي تسخط بيسوي والله لماذا بعد وين ابدا أو مسلسلا وياك كان اخير نيته وقع بخطاي توب يا رب خدها
کەس تووشیەوانە نەبێ با بچینە غورفی خۆمان والله داكي بيا وردكي ما تخافون باشە ژنەکە ئەمە چ بکەن لە ڕزا و دوو کوڕە و دوو بووکە لۆ خاتر ئەو خودا یەک قسمانی خۆم دا ببڕم خەتا ئەو دوو بووکەیە دوو بووک لە حەوشێکدا ناحاوێنەوە کابراجان ئێ باشە لێ ناحەوێنەوە لە چیان کەمە ئەی بۆ ئێمە دەم 6 بووک 7 بووک پێکەوە دەحاوێنەوە ژنەکە بەحسی چ دەکەی ئەمە کاتی خۆی 6 برا بوون 6 بووک هەموو پێکەوە بوون لە یەک حەساری بوون یەک نانمان هەبوو یەک نان هەموو پێکەوە دەما خوارد ئێستا لە یەک ماڵی سێ نان دەکرێت لۆ خاتر ئەو خودایە من چ بکەم ئەن نزمە شیوێ لێ دەنێن هەر کاتێ بە ئیشتەی خۆیانە یەک سەعات ئەتوم ناردە بۆ پاکەتێک بزانە قەت هاتیەوە زووکڕم ئەو شەڕە گەورە و گرانە کرا لەو حەوشەیە ئاتو لێرە نەبوو شەقێک بابێ لەگەڵ چی؟ لەگەڵ ماری مامت شەعبانی شەبعان؟ شەعبان فەرازیدا؟ ئەو زارە زانیت دەکەی بەخۆی لاقەچی تەواو نییە شەعبان هەر مۆزمان هەبوو پەکە مۆزێکی دایە بن پێی باشە؟ واکردم باشە چی خراپەوەیان پێ دەکەیت ئەتوو لەو شەڕە گەورە و گرانە دیتت خۆ نەمدی شەقەکی باوێ ئێجا چ بکەم دەرەخەتیانێ ئاگانی هەر بە دەرکێوە نایە دەرکەش نەکەی ماڵ نەشێ کچێمارت بە قوڕنەژیرێ ئەمە سەد جارم پێگوتی ئەگەر بۆ شەڕێک ئەتوو گچکۆکەی پێشە من بەردە نەکو خوا نەخواست شتێکت پێ بکەی ئەمە لەوە دەتەسامە تو سەرە مەنزەرەکە بە تو بکەیتن ئەجا چ بکەم لەوە زیاتر چ بکەم دیێرە پەش زانیت دەکەی پێش دەکەی خۆمان لای ئامودەکە بەولاوە دەشۆی ئەویدی بەجێ بێلا حەقت دەبی بەشکەم دەداوێتەوە گۆشتەی دادەنێتنە دەگە حەوشە زانە ژنی من چەندمان دیە دەرێ قەرەمجافە قەرەمجاف خۆی چی دەکردیە هەر دەخواتە شەعبان پێڕا ناگاتن ئەرێ وەڵڵا هەرە من ئاگام لێ هەر دەنوێ هەر دەنوێ معنە هەر دەنوێ حەبێ دەنوێ خواردیە بەو هاوینەی لێفەی بە خۆ دەرەدا لێفەی بە خۆ دادا لۆ زیاتر قەڵەو ئەوە لێ ئەو هالیاتێ بابا ئادی شەعبان کوڕەمەچی دەیە پێش دەکەی ئەو ژنەی دەنێری بە خۆمە ملاقم هەموو دەلەرزیتن گێلەیە بابت بە کەسەری ئەو ژنە دەمریتن ئینشاڵڵا زانەمە چەند باشن بام ناویمەی نەونێت ئەو حاڵ بێمەی تابووین هەرتاڵە گیانە زان دەبی چیان بەسەر بینم چیان بەسەرێنی ئللا دەبینیە تازە دەبینیە ئللا منافەسە چیان لەگە بکەم ئللا دەبی لەو مارەی دەریان کەم غرفەکەی وانیش لەبەو خۆم دەکەمە حەمام هەکەی بە حەمام وەڵا بژمرن من دێر تازە ناڕۆم بۆ چۆ بڕۆم ئەبێ ئەوان باریکەم بڕۆن هەلارچی وانیش دەبینیە بیست تاکە بازنت لە بۆ بکەم وەبینیە بتەقی لە جێوە خۆ عین لە جێی خۆ دەی بتەقیتن ئەو سیخنە پیسکەیە ئەو مارێک و لە من زەوات پێمەوت یەمودەوە خراپن وانە دوت نابراژنەکەم عیبی نییە سوانم چەند وەخت بۆ لەبەر خاتی براکەت قسەم ناکرد بەستاوە تەحەمولم نەما سەبرت هەبێ بزان دەبی ئەو کارەبان لێ ببڕم تێدەگەی خەتی مۆلیدەشان لێ دەبڕم نەکەرە ئێرە ئی مۆلیدەش دەبڕم ئاکاتی بوو دەمێکی پێوە بوو دەم لەمانەرا قسە لەگەڵکەین ئەمە زگم پێدەستۆ دەبە گونا هەدی بەدزیت و خێرم پێدەکردن بەس نەمزانیوانە میقڕۆ بنەوە ئەوە ڤایرۆسەکەن تووشیمە بووینە گوناحن ئەخە لەو گوناحانە بترسا شەوان دەبینە بکەمە تەپە ڕەم بەڕەم بەگنێ خەویشیان لێ نەکەوی دەبی خەویشیان لێ حەرام ئێبزانە چیان لێکەم شتێ بۆ خوایەنە ئەبێ بەس بە دەرگای خۆم پاکەمەوە ئەمە گوناحەت خوا لەبەر خاتری مناڵەکانی مناڵی وردە خەریکی مناڵەکانێتی و بە دەرگام بۆ شەر یارمەتیمەدا بەس نە هەر وەختەکی چوویە سەربانێژ نییە کە دیتە زلچیوان هەڵواسرا بوو یەکسەر ڕستەکەی وها لێ بکەنێ زلکەکان بەربیتەوە وای لێکەم ئەگە چیان گۆ دەرێنەوە بدونە باش سەری هات تۆ زوبا بخۆر دەباری وای لێکەم تێدەگەی وەبی بێزار بم بێزار ئەو نعلیداتە ناو مەرەگەی ئەو تۆپیداتە ناو شیوێ ئەوە کەنجینێ ڕاستەوانە لێک ناهەوێت ئەیدە ئێمە چ بکەین تۆ دەڵێ من چ بکەم ژنەکە مەلێ من چ بکەم ژنەکە تو خەسوویمانەیە ئەساسیەت و دە هەندێک نەسیحەتیان بکە ئەو تو لەلایەک ئەمن لەلایەک بەشکم عیلاتە چیان دەکەی ئەوە شەرم لەو ڕیشە سپێی تۆ نەکەن لە خەسووی دەکەن ئی باشە لۆمە کاتی خۆی خەزووی و خەسووی خۆمان دەدیت و ئاراقەمان دەکرد ئەوانیە زمانی من و تۆ تەواو بوو وەڵی ژنەکە ئەگەر ئەتو لێم گەڕێی ئەمن بە خۆم دەزانم چیان لێ دەکەم کو عاقڵیان دەکەم بەخوانە بە کەس عاقڵ نابن عاقڵیان دەکەم وەڵی دەرێم ژنەکە بارکەین باشترە ئەمە بارکەین جا چۆن ئەمە بۆمان بار دەکەین دەبێ ئەوان چۆلیکەن لۆ چلۆ ئەدێمە بڕۆین بکەینە سەر جادەناش خۆشی بێنم سووران لە حەوشەی ناجێ خۆیان خۆشکەن والله ناڕۆم لەو ماڵێک خانوشم بۆ بگەین هەر ناڕۆم دەبێ ئەوان چۆلیکەن بڕۆن دی معنە نەڕۆین ناڕۆمان ناڕۆین ئەرێ وڵا وە بزان بە قسەی خۆمان بیتن تاکە نعلەکەشە تو هەشتتە نای تاکە نعلیتی جا بۆ تۆش لایوان ناگری بەسەر مینی دابێنی نا دەرم دەست خۆش بێگە تو دا نابوو وەڵام نیش بووم دەزانی دەمزانی شەکە توی ئەو مشکلە دەستم لە زەمەدانی شەعبان و بابم گیر کرا من ئەدی ئەدی ئەو ڕۆژە چواگانێ لە سفرەی چیان پێکردین نانەکەیان لێ تاڵ کردین چیان پێکردین یەک جار تۆ پیاناویشتە سەر سفرە با کوڕەکەمیش بە پاس کیلۆ بستە سەر سفرەی وان انجا بەس
باسکت دەبێتی خراپاوایان پێ بکە ئەو ئەگدی ژینگەلە گەورەیە ئەنگۆ کوپێکەوە ئیدارە دەکەن مارەوەدان ڕۆژان خۆ بەخوامە قسەشی لەگە ناکەم بخۆشەڵم پێ دەفرۆشێ مانەستت حرەکە تاشتە نایە دەست خۆش باشە ڕەکە گەورەی مارش بار ناکەم تازە نابار ناکەین بارکردنی چ خین بەرچاوی ژنانی گرتێ لێرە پاش باس نەکەی جارشکە عادی ژیانمان نەما بەدەستیانەوە زۆرە و داکو بابە بەستە زمانی مایان کوشتیەوە ئەی چۆن وەڵاهی خەری تۆزی مامەم جەڵدە لێدا بیان کەم بە قوربانی باوکت سەرێ ساڵە ئەمە نەمدەزانی هەندە ژنانیە هەرکات لێ بۆ دەیە خەری بەلەمانی من باید بۆ قسە بەژنەکە مەڵێ مەکسی ژنانی لەبەر کردبوو مەکسی بوو ڕۆ بوو ئەوە چووەوە چی بوو بەڕاست خوا بەس دەزانی زۆریش لێ دەوەشاوە گەلێک لێ دەوەشاوە بەس کە تۆ هاتوو دەکسەر تاریخ بۆ خێرات و دەینا لەلای ئێمە لە بابا من وام و بەس بەخوا لە ژنەکیەوە ناترسێ نەبێتەوە خەمن نەبی ئەتۆ هیچ خەمن نەبی غەمی نەخۆی باشە نا ئەمە دەکەم لەو مارەی هەرێن من خەمی تۆمە یەکی زیاتر چار پێیان هەیە دوو پێشیان لەو قەر دەکەین دەبتە شەش پێ باش. دەبی بە 12 پێی غاردن لەو مەتقەی نەمینێن ساڵان تۆ ئێوە هەلەموم بکەی دەبێت لە گیانم هەرە بالیفەکانی مایان دزیە یان کا بالیفەکانی نایسا بۆ تێرم بە قوربان بالیفەکم لۆبینیان دەکپار دەمەوە سەرم بەژان کە دیسان لێ نەگەڕانە ڕۆکە مسەلسەلەکەی لە ئەولی ڕاببینی ئەو بالی بۆ خۆ بێسمەحەت بخەوە سیوەچەکە کچێ ئێرە دەشوی پێش دەکەوانە نەشوێ ها ئەلەو خەتە زیاتر نییە ها ئەوە دیتیان ئەو نەستەوە لای وان تا پێدرێم ئێرێ بشۆزم لە کاتشم بە پێش دەکەم ئەمش بە خۆم دێمە من دەرەکە نارم ئاو بستۆ ئەوە چ دەکەن جانەمای گوتم غارەش پێشە ئەو نێتە لایمە ئەو نێتە لایمە ئەو پڕشکە ئەوەی بەو لای پێش دەکەیمە مەشۆن قسە لەگە ناکەم بەس جواب دەدەمەوە بەس پێش لای خۆمان دەشوێنەمە ئەو لێ ئەو لەتان چی نامینێ وا دەکەی سبێنان هەر دەستم خۆم بشۆم دەبینم ئەو نەمایە زاتو مەزانە جەنابتانەوە شوشتینەوە چیەوە معدەرتان چی بەتار دەکەن سەرگەمە کات جوابیشی مەدەوە مەزن باز وەرە لای وەرە لای وەرە لای وەرە لای شتیوان دیتێ نەمایە بەخۆرا ئێ ئەوجاوە برام لۆ فرەت دەیە لایمە ئەم شەڕت لەگە ناکەم ئەگە لە دوو شەڕێ دەگەڕێ شەڕمان پێ دەفرۆشێ من شەڕە ناکەم تاقەتم نەما بەڕاستی کاکە ئێستا من قسە لەگە ناکەم بەس جواب دەدەمەوە حەوشەی لای ماری خۆمان دەشوێن مشکلە نییە بشۆم بەس حەوشەی خۆمان دەشوێنەوە لایمە مەشۆن نەما شوشتیات باشە تۆ هاتووی قسان دەکەی ئەدیژە تۆ بەڵەکە لەکوێرە ئەو ڕۆحت لێە گۆتم لە خۆ لێ پاتەوە چێشتە خەوی بکە دوهاش دەچم ئەمە چێ دیسانەوە هەرایە ئاگادەی ژنەکەی هەردەنێ بێدەنگ بە چێ دیسانەوە هەرایە ئێستا بابا مە هاتینە حەوشەی بشوێن زاناها چووکە لە ڕچیمە ئەوە یەک ئەها ئەوە دوو لە ڕچیمە مە حەوشەکە دەشۆین حەوشەی خۆمان دەشین باوێ دەرکە باوێ چێ سەبر سەبر هەموو قەلبت بێنوێش کردم ماشەڵڵا چێ یعنی ئەگەر ئەو لایەش بشۆین ناشوێنە مە حەوشەی خۆمان دەشۆین یعنی بەسی خۆتان ئەرە وەڵای لەوەندە زیاتر نانیم شۆکەلا کچێ بەتما بە چەند هەوشەمان هەیە یەک حەوشە ئەدی مادەم لۆ ناشۆیمەش بەس بەش خۆمان دەشۆین لۆژنی خۆت ناشت رە کوڕمە بۆ پیان نینە وەڵا نازانم. پیان نینەم بوو وەڵای برایەتی لە حەوشە ناخوا ئەمە هەر کەسە لای خۆمان دەشۆین کورە کوڕم دە هەندێک عەقڵتان هەبی بشە قسەم شەوێش بشۆ وەڵای بابە ناشوا هەلا ئەو بووکەی دەزانی لۆ ناشواتن ئەوە یەک دوو جار دیتم بە خۆم دیتم شوشتی ژنیوی داهاتە دەرەوە هەڵێکردێ ئەتا بەیانیان هەر دەستم دەبێ حەوشەکەشم بۆ بشۆن بەس لای خۆمان ئەوە چێ دیسانەوە چییە؟ وڵای ژنەکە توزان بزانە خەتیان کێشایە لە زەندی نەسنا و لای بشۆم بەزەم لای بشۆ ئەوە چییە ئەوینجان؟ وەڵای مامۆژت چ بکەم ئەوە هاتۆ ژنەکەی نووسەوە تشقەڵەمان پێ دەکات لە خۆڕای بابا دەگرێت بابا ئێستا مۆزوعەکە حەکە مشکلەکە دەبزانم کو حەل دەکەی چ دەخۆی حەوشەکەی دەکەمە سێ پارچە هەر کەسە لای خۆمان حەوشە کچم دەراوەستا بۆ لای مەفیز سیوە دەکات بەتەمای چمە تۆکەی بەدەمای چەمە تۆ نیمە هەدی چی لۆ دەپێ راوەسە کوڕم دیارەوە دیواری دەکاتن توخما دانیش ناکەین ماما توخما مشکلەوەیە لە فوتاش نازانیتن ئەکە هەمووی بەخەرەتی باچە کوڕەکەم لە بینە کوڕم کوڕمە تو بێدەنگ نابی دەراوەسە بزانم حەلەکەی وەی چییە حەلەکەی من ئەوەیە ئەوەندە عایبیمەیە کامینە وەرە شتێکم لە بینە بابا لای دەری ئەوانە خانن ئاگادەی هەڵبژەویستەیە ڕاوەسێ بابا پێ درێ دەدانی شاتش بگرە کوڕم بگرە بابا وەرە ناکەو دەرێ مشکلاکە ئەمە هەتا ئێرانە عایبیمەیە دەست ناکە کوڕم بەدە ئەوە بەسانیتان کڕیا عقد نەبی وەرە ئەوش بگرە کوڕم هەون عەلانە دابا ژنێکەوە دیواری لە بۆ مەش دەکاتن زانە کوڕەوە کوڕە چەند پیاوە وەرە یەکەسانی دەرەش تۆ مهندیسە
باش تو دەزانێت و حەقت چییە؟ وەرە لای وەرە لای وەرە لای وەرە لای وشۆ تا پێش دەکەی ماری بابم لا شكرا لا شكرا دەی 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 ئێرەش جوان جوان نەچێت بردك ما انا مش مش نا ناویش مەشۆ بەسەر ئەو خەتەر لەبۆ هەندێ بووە هەرە وەڵام خەتەر لەبۆ هەندەیە دایک و بابت فڕێدا بۆ زنا هەرە وەلا ئەتوو چەند ساڵەمەت پڕێدایە بۆ دەتبووە باوکرد نازی لێ بینێ ژنەکە ئەو دەوەرە ئەولادی بەخێوکە وەرە لێ بکەوە بەسە بەسە ئاوەکەی بگرنەوە ئاوەکەی بگرنەوە دەزانی دەڵێن چی پیاوەکە دەڵێ ژنێ عەمر و چاوی منێ دایە لە من بەڵایە هەی باری ئەوڕۆ ئێمەش بەڵای ئەو دەوەرە ئەک لێ بکەوین ئەو دەوەرە ئەوانە بەخێومان بکەن بڕۆ نەژێرە بڕۆ بەرەسە بڕۆ نەژێرە بڕۆ بڕۆ لە پێشتا لە پێشتاوە بزر با توش ئەمە ناخۆمان تەوا ماکرد باوە ئەوە چوو قومە دورك ايش بروك ايش نتا بركه ساڵحۆک مەکسێکی بەژنان بەخۆی لە پێ دەکا عنی بەخۆی لە بەردەکا هەکو دەزانێت تۆ تشتانە بەدی دەزانم نبینی حەوشەکەی سوشت و بەکڕ و کوتی چۆش دەبڕۆ دەبڕۆ ئەیش بۆتە جاسوس دەڵاوەدا دەبڕۆ توش بڕۆ مالی خۆت ئەرە بەڕاست دوونە لە میسونورە نازانم چێ دیتان ئەخەکە گەلە یا شۆگە لە بەخۆت ئەو دەزانم ئەوانە تێچوونە عەقلی میشکێ دەرەنەوانە وەرە دەبڕۆ ژێرە کەچەری سەر لكن عزام دينا دي والله ناروني وش برنا جوري نينا دنيا أول ثاني كان سبعة كده برنا جوري ليه تام ده ما أوزع جوري بابي أخي أخذ كيشيك أنا بدك إيش وأنا بدك كيمة لا بريش نبي يا أخي نبي عتدنا لا والله لا كو كنا بس ما تمنا نفسنا من بابا والله مش لي كان ساكن بس ما خوش في حاجة كنا برنا جوري عملنا شو كنا برنا مش شو برو خصوصا شو پیرەوانە چناوانە ئەی هاوار خۆنە تەفاهومەتیانێ ئەوە چناوانە بەشەرنی ناوانە دزانی گیرم خوارە بەدەستیان وەرە دەبۆ بارنەکەین تا ڕزگارمانە بێ هەرێ بەڕاست ئەوڕۆ چەند شەمە ئەمڕۆ چوارشەمە چوارشەمە وەکی لەگاتە پەرەمێزی دەست دەرێ گۆچ بووە لەسەر شەعباوانە ئەوڕۆکە چارشەمە ئەوڕۆ سڕێی وانە دەقیتێک دەستوو بکە پەرەمێزەکەم لە بای حەمامی مارەوەدا باش وين دبيني ئەو بە خۆت دەزانین دەبدە چارشەمە هەموو قەلبی دەفرێنی بەرەو حەمام دێتن لا بد في ليش سبحان الله يعني هەموو ئینسانە قابلیەوەیە کە بگۆڕێتن بەخوای دیارەنگۆ عاقل بووینە بە دوام پەرەمێزتان لۆ پێ کرد لا لو توش نبي قال لي دیلۆ چێە؟ وەڵا لۆ منە لۆ دووە؟ ئەرێ وەڵا کراتی ماڕۆ چارشەمە سڕای نەیە لەوە سڕەمان مەخۆ گرمای کە مەسەلەی نافواردن و تۆپانەیەکە ئەوەی بکەین دەنێ گەرە با خۆم شۆم ڕۆژێک بە ئیسلاحات هەمووی شەکمان هەموو مشکلێکمان دەبی لە بەقاری یەک دوو پەمپیلێدا تا خۆم دەگۆ پەمپیلێ دەزوو بەدەی لۆ ببە حەمامێ زوو پەمپیلێدا ئەو بە چێ دیستانەوە ساڵح شعبان چیەوە ئەوە پەرمێزیان لۆ پێ کرد دێگوتە خۆم والله يسلوي ما بينك كذا ما انا ئەو دانێەوەی وەڵا بابە خۆم دەشم بابە ئەوە دانێەوەی ئەو دوو بڕۆ لو بروم ئەو دوو بڕۆ حەقت نەبی ئەو حەمام لۆ دەکاتەوە تو سەری فتنە چیەوە بڵم سەری تۆ بڕم دەڕات دانیشندا ئەوەی بە ژۆرە کڕمە تو ێ بابە با خۆم بشۆم خۆت دەشۆی دەشت ئەو برێ بزت بە ژۆرێ وەڵا خۆ قسەی بامە فەرین دەبڕۆ بە ژۆرە نا کڕم بەر سڕێ منە دەبڕۆ دەی دەبڕۆ دەی کڕم ڕاوەستا سڕی دنیا بەدی. ئێستا دەچی ڕاوەستا ئەدەنێ لێ دەکەی بە حەمامەکە گەرم دابێت سڕی دنیا بەرەوە ئێستا تو دەچی ئێستا من کوڕم ئەو ڕۆ ئێوارێ دەچی لە چایخانەی ئەو هانە نابێنە پیاون لۆ خۆمان تەکبیرە چی دەکەن ئیلاجەکی ئەو وەزعەش دەکەین باشە باش ئێستا جەزان مێستا سڕی کێ وەرە ئێران ڕاوەستا ئەتوش وەرە ئێران ڕاوەستا بامەوە یەکەمی جارە بزانین سەڕێی منە سڕی تۆ تۆی بگرە ئافرین ئەتوش ئەوەی بگرە کوڕی خۆم ئەوەی بگرە عینەکە کەشم بگرە ئاها سڕی تۆ منە سڕی تۆ شەونیە طبعا ئەدەوێت چییە گەنا سڕی خۆمە ئەوە چییە؟ وەرەوە خۆ چوو زۆر ما بابە گورە دەبڕۆن بڕۆ سڕی خۆمە بڕۆ لەختا سڕی بگرن ئەو لیفکە بە چیزەکەی بەکارنێنی ها ئەو لە خۆم کڕیا سابوونە بە کونجەکەش نەبەی بچم ئەوەکەی بگرمەوە لە سەرێ السلام عليكم بخير جبروم بخير
وەرە کوڕم وەرە دانیشن کاتی لێ بەخێر سەلامەت دەبەر چ دەخۆی ماستاوە چێم بینەوە وەڵام ماختاون نەماوە دەبەر بەسجان هەیە وارەیە دەبەر چای بینە بام چای بینە واز لەوانە بینە باشە دەبەرت مرد عادی بەس تێرچاوان دەبەرت مرد یاختە بەخێر سەلامەت ئەوەی مداوای چای ڕەشێکی بۆکی ڕەش دەخۆمەوە دەبەرت مرد ئاگات بکە والله بابا من چی تێناگەم عافێت بکە خێر یاختە بەخێرە سەرچاوی دەمە سەلامەت بژیت حەق بەخێرن یاختە بەخێرە دەبەرم جێلەیە مادی بابم ئۆخەی قوربانت دێم مادی بابم یاختە بەخێرە سەرچاوی دەمە بەرێ بابا شعبە بەرێ کوڕمە دوو جۆتە بابی خۆت زانە چتان پێ دەڵێم باشە ئەو شەڕ و شۆڕەتان نەچیە هەمگۆ برانە پشتی یەکدیری بگرن کوڕی خۆ ئەمە اختیار بوومە بابا مادەمەوە دەزانین با کەسمان دیفاعلش مەکانی خۆمان نەکەین وەڵام من چ مشکلەم نییە بەخۆ لێ کوڕم ئافرین ئەو تو لەسەر ژنت بە جواب نەیە مەقسەی ژنت مەکە ئەو توش عەنە مەقسەی ژنت مەکە بۆ دوتان وەچی برانەوە لە ماڵێ دانیچینە نە پارەی کارەبای دەدەن نە پارەی ئاوێ دەدەن نە کرێخانی دەدەن ئەمە ناتەلو دەینەوە ماڵێ داوالە عاقڵ بن لە خۆتان مەقسەی ژنتان مەکەن و دانە تژیان نەچی دەبەنە سەرێ خانی خۆم نییە لە ناو دانیشتن لە خۆتان وەچی برایان مەقسەی ژنەکانتان مەکەن وەڵی بیستە دەرێ دەزانم چی بەسەر دێتن بەس بالۆ خۆی دانیشیتن باشترا بە قورئان برێ ئێ بیستە دەرێ دەبیت لا دەست بە پاقلە فرۆشتن بکاتن ئێوانش پەکەکان بە مندارەمیتەوە لێ کوڕم کاسبی عیبی نییە کوڕم شعبە لە توش وحدەچی بدەنە باقی خۆتان باشن زانم هیچ سوتان نەبوو دە والله هێم بەنسبەتە خۆمە من سم نییە و بەزانە لە دوو مشکلەی دەگەڕێن و ئیدی بەخۆت دەزانێت مشکلەش مشکلەی ڕادەکێشی کوڕم مەلێ مشکلە نییە هەندی مشکلەتانە هەند مشکلەتانەیە تەخوا دەرێ بەسا بەزان بۆ بەقسەی ژنەکانتان مەکەن بزانە چ ژیانە چی دەبەنە سەرێ باشە کوڕی خۆم باشە دەی باشە وحدم دەدێ بە گوێیان نەکەی والله من وعدم هەر بەجیانم نەکردیە ئامادەژیمە بەجیان بکەم ئافرین کوڕمە دوو چ دەدەی وەڵا مش بەجیان ناکەم بابا یعنی وعد تەواو وعد تەواو دۆرە ماچەکەم لێ کوڕ خۆم ئەوش ماچەکەم لێ بابەکەم دامۆژێگری ماچکەندەی برانە کوڕم ئەنگۆش برانە دەی خۆسمان لە درینیە ناوە ئەهی بابی بابم ئەرێ وەڵڵا بە قوربانی سەرتان بمەرێ وەڵڵا بە تەمام گەزە لێدا بەس لەبەر دێری تۆوە نا کوڕم ئێستا کە ئەنگۆ برای یەکدیدینا ئەزوبا بەو چاسێژن ئەرێ کاکە گۆرانێک خۆشمان لێ نادەی وەڵای مامە تەزیلەکەمانیش ناکە هیچ بەڵامەوەی هەر دێتە ئێرە بخۆم گۆرانیان بۆ دەڵم دە گۆرانێکمان لێ بڵێ خۆ سەعرەکەی ناوێت ئەی گۆرانیش ناوەڵا گۆرانێکی خۆش بۆ مامەی دەڵم پێشکەشیەکەم بە مامەی هەبی بابم ئۆ خەی جەلە جالە جەلە جالە جەلە جالە جەلە جالە جالە وەڵای شەڕەکەی ئەرێ جالە ڕووناچیم نەما من لە ئەرز و ئاسما خۆم بەدەستی خۆمای خۆم بەڵام سازان بێزەحمەد بەرەوتن کێمان بۆ بەرەدەیت بەردە چی چیت ئێرە بەیانەوە خەر لە بەرەوتن کێ دانیشتن ناتوانێت ئیشم هەیە ئیشت هەیە دەقاپەکانی ژمێریش بشۆ بێت قەدەم تۆ بشۆ بەڵێ کەوای ڕاست دەکە تەماشای حەڵەیت بۆ بەداڵی تەماشا مستەلێ سەلە نازەمەوە چیە وچ ئەزانی چێت تۆزێک عەقڵ باقڵ وا لەگە چێ دەکتێ لە دانی و ئامۆژ بەرەوتنکی گرتۆناڵە من قاپێ بشۆم دەی بۆ تو ئاواکەی خۆ ماڵە دیجارە نەگرتۆ بۆ خۆدای جاتۆش بۆ نایەکانم بۆ بشۆ ئەو لە تۆ گەورەتە بابی شێتێنێت کەم دەبێتەوە ئەوە بۆی بشێ حرمەتێکەکەی خۆت ڕاگرتو شعبان بێت تۆ بێ شیروشی تاڵتان هەڵاتە وەڵام بە تۆڵێ ئێوەی ڕاست دەکەی تەلەفۆنی بۆ کەم زانە چۆنێ تۆتان کاتە دەرەوە پێشێت تەلەفۆنی بۆ دەکەم ڕاست دەکەی ئێوەیە وەڵڵا ئێستا تەلەفۆنی بۆ دەکەم چی خراپۆتان پێکە تەماشای تەمبەڵ وەڵڵا تەماشا خاپەکانی با تەلەفۆنی بۆ ساڵحی بکەم جا من چی بکەم لە دەست پیربوون وە مردن ئەی فەقیر حاڵێ وا براگچکەی خۆتە تونچی و لە حەمامی سوورە بەدوت بۆ حازی نەگرت خاطری تۆ گۆرانی گوت گۆرانی قەدیمیە ڕخسەت کاکەی چارەچێکە قەڕاوەستەوە تەلەفۆنە مارەیە وەرەوە ماڵە خێران شۆخانەم نیکوشت هەموو سەرپرسی دەرهێنام ها شۆخانەم نیکوشت هەموو سەرپرسی دەرهێنام معنە دیسان بۆ شەڕ یان دەبێت بیان کوژی یان دەبێت دەریان کەی لێ ماڵێ خێراوە
برچی بگرە مادەم لێت دەدا خێرا دەی باشە بەسەر چاوم خێرا وەرە ودێ چاوەڕێت دەکەم خێرا ببینم چی لێ بکەی ها جارێ خوا حافیزەوە دێمەوە باشە بابا چی بۆ دیسان ئەخە من کوو لەگەرەوە ژنی وە پێک بێمەوە چی بۆ دیسان ئەتوانە مارێ نیشا شەڕە ڕاستە کوڕم ڕاستە دانیشە دوو عیلاقەت پێیاندا نەبی ئێ ئەم بەخۆم حەل دەکەم مشکلەکەی ورەوە پرچێک تریاگرتێ لەمە وەرە کوڕم حەقت لەیان نەبی پێدە لەم ڕاوەستە دەم درێژ بزانێتە چی پیاڵێم ڕاوەسن یەک دەقە ڕاوەسن ئەنگۆتە سەکوت بکەن بەڵکۆ من تەنەقوت دەکەم یعنی تەنەتۆق ئەلۆ ئەگەریتەوە باجی خانمێ براژنە چی پێ کردوین دووجەوە دیسان هەموو سەر و پرچی منی دەرهێناوە لە تۆ نابێ قاپشۆی پرچتی ڕاتشایە ئەی دەستی بشکێرێ وەڵا ئەی خوا لە تەبلی سەریدارێ وەڵا باشە چی وڵی نەی تۆی ساڕ و ماڵک و بەبەجێ هێڵم تەوا من تەحەملم نەما دەردت لە جانم خەمن نەبینە ئێستا دێمەوە یەک تۆزی ما بۆ لە دایکیشت هەڵگەڕێتەوە یعنی لەگەر داچشم هاتو ئاواری لە سەدا چشم دەکا باشە باش دەردت لە جانم با بێمەوە دەی باشەوە چاوەڕێم خەمن نەبینە ئێستا دێمەوە ئەتوقەپاتکە دەی خوافیز بۆ خوایە ئەبێ کارێکی وا پێ بکەم نا باجی ئۆین بەس لەو ماڵە بە دەرت کەم زانە چیت لێکم تازە بابا من لەگەروەی هەرپێک نایەمەوە ئەوانە میقڕۆ بندانانشم بابە وەلە دووشارە دەگەڕن کورە کوڕم سەڵەواتە کوێنم کوڕم بۆ تازە پێکاربووە یەکریتان ماچ کرد کورە وای پێک دێ پێک نایە فنار و جەهەندەم کورە کوڕم دایانوچێنەوە چ دەکەنەوە ئەمە دەڕۆم بابا ئەمنیش دەڕۆم کورە چێوە دەچنەوە وەڵی دەچمەوە مارە چی خراپە پێ کورە کوڕم هەرای دروست نەکەن ها بڕۆ ئەمن پارە دەدەم بڕۆ پارەوەی نەژێڕیەوە بەزی من بڕۆ من پارە دەدەم بڕۆ یا ڕەبی خودا تووشی چ بوومە وەرە کاکە وەرە هاني يلا بابا سمع تانا بوتا فتنا يا ربي خوايا هاورا وحبس كاكا برچیە تاکسیش دەگری وەرە با پێکەوە بگەڕین خەت لەگەر تو نایەمەوە دەبی بە تاختەری تەکسی بگری بێەوە یەکۆرە دەبی 3000 بدێت تاکسی بەتەنێ دەچمەوە یەکەوە 1500 دێن 1500 چمانەوە دەگەڕێتەوە نامەوێ بگەڕێتەوە بە قسەیش نام ئللا تەکسی بە تاختەری دەگرن لەگەر تو نایەمەوە یعنی ئەوها ئەوها شەر بێمش بە تاکسی بێمەوە لە چی تۆ ورا بدو خدني رزينا دورة بتاكل دسيلو نایەمە لەگەر تو نایەمەوە أنا قلت لك أنا كاكا وشيء تبصير ده بيبقى شێت تبرەک لا أمنيش قريب يا مو لای كره أمنيش يلا لو خذ تەکسە چی وەرە لو آخر دانا وسارة چ بووە؟ کورەوە برامە سەرحی هێشێتە دەم نادەم دەیگریتن چلو لە ناوەندی زادەی کاکە ئەو فێرە ئەو هەنە ناوەندی زادەی دەم نادەم مشکلێکی لەگەرە من دروست دەکاتن ئەو دەدەستەوە مانش دەرەوە خەتای ساحی برام مشکلەی لەسەر چ بوو مشکلەکە وەڵڵاهی دەزانێت چییە هیچ نییە ئەوە دەم نادەم ئەو هەلە سەر ژنان تەشقەرەی بە من دەکەم چیلی هاتۆ چێ خۆنێشتە لە مەچاوی نێشتێتە مەشاتە سێدرۆشنی بدەکچ عیب ناکەێت داوای عشقەکەی تۆز پرتی بەسەر مۆنی هێشکردنی بە فیلمی ئەم گەڕەکە یەکسە چاویت نەدیتیە ولا هاتي مو سهرك هاد باش باتمو انا براس دايم كشتي زبو ديسا لا خلي سر قام شد نخري بوسر جوناك مشكلة شي قشي بسر مونية تسمعني تو بينم كو ليتي دا چه تو بینی أنا لا نتوبين ما هذا مشاهد مشاوي كتشيلات يا والله راكو بيك وتسعيبين يا كل سعيد لا بلا ما معي أوتيا هو أموج لا سر قام أول شيء دعوة لا شعبان سيتي راسك يا وكا لا سر قام كان بلا ماري ندم كردي بدنا هلا بقرتان بودلي برتي درنا كيف برتي درنا أنا مش متابعين مقابلهم هنا ودي قلت خابهم شوي أنا بيدك نعبنا ليش اللي من خدمة كاري صالح بيدك أولا بيعني بلو لك هي قرتوها لولتس استبيدك نعبنا أبي قصي كاتون هورتي دكم أما بوجنا باورناكم بكستان باورناكم جنا كتسبوها أولا يقع بكوتك كي دشت إيه أول شعرتي برا مش قاب كوتك ما يبقى عليه بيشم أول ما جالي ندا في ده حق أجروا عواني منش بشوي دي سلو برتي درنا أنا يعني الشر الشان كرديا شر يعني كردونا ماشو شعبان كاك صالح باش أوا بس مناقشة عنده اللي كسيت تقول مني هو كرديا تقول مني كشتيا لا ترى بوني واخد بو شعبان
دیدە تەکسەکەی مە یەکسمان ملە علی شەکەش نییە لەسەر مشکلەنگۆ ونیا دەکوڕم داوزە پیا بوو ستانە پێگۆ لە چایخانەی داوزە لە خۆتان دەست بەکار بندەی داوە برا گەورە مەبزان چ دەکاتی ئەوجا من بابە گۆتەمەکە بچمەوە سەری خێزانەکەم کودی بووە بەس دیتمەوە هیچ عیبیشی نییە کا کوڕم ڕاست ناکەنەوەنە پێیان باوەڕم مەکەنەنگۆ عنی لە دوو مشکلەی دەگەڕێنەنگۆ کوڕم ئەمە شێ خوشکیە هەلێ ناگەڕێن ڕۆژێک بە ئیسراحەتی دابنیشین چاکمان بە ئیسراحەتی نەخواردەوە لە چاخانەی ئەشەم دەبیلاوە کور ئەدی لە ماڵێ باشەنگۆلەوە دەکەن ئەوانە دەیانەوە دووبرایە بە کوژدن ئەگەر ئەمگۆ ئەو دوو کوڕەتان بە کوژ نەدا لا قوة إلا بالله علي العظيم ئێستا کوڕم من نەبوونا خەتای ئەوە بوو خەتای وەستێنێک بە وستە لە بابا قسەنەکەی ها حەفەنی کوڕم دەوها پیا بن دەبزان چ دەکەن دێ زەمەرەقی تیشە هەموو جارێ ئەمە بە شەڕ دێنن دوای پاش دووسەر ڕۆژکی بەخوایان دەچنەوە کنیەک یعنی مشکلەکە هەموو لۆمەیە دەبڕۆ مادەمەوەی لێهات ئەمنەوە باوە بڕۆ ماری بابت منداڵەکان ژەگە خۆت بە بەست خوا و منجەرە ماستاچیانی نابوو منجەرەکەی لێفکر نەکەوێ دویان بۆ حیکە حەفەنی کوڕم بڕۆ دێ هەتا عەقلت دێتەوە دێ خۆی چکە ڕاستان نەکردن گۆلەکەمان بڕۆ مالی باب دەکچم نانا دەرفەت و مەرفەت نییە دەبڕۆ کەچم بڕۆ مالی باب دەکچم دەرێن بڕۆ دەی والله زفتا وەمەکە قوربانی شعبانی برا من دەکەم خدا دەزانی مادەم ڕاست نەکرد ئەتوو دەتگۆت ئەمە برچم بەسەریەوە نمایە جەز دە عەبات ڕاست بڕۆ ماری باب بێدەنگ بە هەستە بڕۆ بڕۆ ئەفەنی کوڕم دەوها پیا بن نەماچەکەم دێ بابی بابم ئەتوژۆ خەیت دەنگۆژێک بری ماچکردێ بابی بابم کوڕم ئەمگۆ برانە برا پشتی یەکگرێ بگرن ژن چییە کورە ژنەشێکی تاڵۆ دەین ماڵە بڕۆ نانەکە والله مێ ڕامەستا چیزی سەباحەکە چۆری ئەوە ماڵی منی وێرا کردیاوە برا نابێتە ژنە دەبێتەوە ڕۆڵ کوڕم ئەتوو پیاوی مێرە داخیلبی مێرە داخیلبی دەریکە زوو بەدەی ئەفەنی کوڕی من یاڵا ئافرین کوڕی من لە چاوی ژنە دۆقەچی دیش دادا ئەفەنی کوڕم ئەو خەیت بڕۆ ئەو هانە بڕۆ منداڵەکە بڕۆ کچم بڕۆکن بابت با هەندێک نەسیحەتت کە ئەدۆ دوایە وەرە دەبڕۆ دەی ئاگای لە ئەمە بە شەر نایە چایمان یەکەت و مشکلەمان بە دروست دەکەی نیم سعات پێش ئێستا بتگۆت بە ئاگای خۆمی نەوەک ئێستا کە پەشیمان بێتەوە باشە شۆخان بەسەری من ئەگەر لۆم باز نەکەی بە تەواوی بەبێ پێچ و پەنا کوزیز لۆ دەریان کردی بخوای باوەگیان لەگەڵ ئەو ژنەدانم ناخلاق ئەو بوو ئەو بوو یەکجار چاک بێت ئەوەش بوو بڕوات ئەیتر ناچار بە منیش ئەو درۆیە بکەم و ئەو تووشی ئەو بەستمە بوو باشە توخواید ناکەێت و دەکەیت و چا بڵێم چی باکەم و کەسێک هەڵا باشە مان حەیدەر پیاوی خراپە نەوەڵا بە دیرت خێزانی دا شعبان و ساڵحی خراپە نەبەخوا ماڵی باشن ئینسانی باشن ئەی هەوا شۆخان جات و حیای من دەبێت لە مۆملەکەتەی باگیان بەخوا هەڵەیە بوو کردم ئیتر دووباری ناکەمەوە أشهد أن لا إله إلا الله وأشهد أن بدينت خوا کەس منداڵی خۆ بەجێ دێریتم بێتەوە باوکە بۆ خوار زۆر بیریانەکەم خەریکە ئاگرم تێبەرێ خەریکە ئاگرم تێبەر دەبیتن عیب ناکەیت و سەری مشوار دەکەی بەرامبەر دەرو جینان و خزم و کەسان بڵێن وەڵا کچی هاتەوە مارێ ئەو شتانە نایی بکرێتن لێت عاجز دەم جارەشکە ئەو شتە هەبیتن باشە ڕاستەکەی باش ئێستا تو لۆزی زووی کچم وەڵا بڵێم چی بابە لەگەڵ ژنی شعبانی نەحاینەوە پێکەوە بە شەڕ هاتوین دوایش مام گوت هێڵ تەڵدۆنەوەمانی ئەوی شەڕان کردووە قەناکە ئەنگۆ دوو ژنن ئەگە هەر زاری دەزانی ئیشەکەتان ئەندێک قورسا تەقسیمکەن ئەو ڕەتو شیولێنێت بە ئەو هێوارە قاڵەکەی بشوە ئەتوو جێسی لێدە بە ئەوی حوشی بشوە هەر زارێ ئەتوو کۆریکە ئیشکە ناوعەش ئیشەشکە بکاتن ئێڵێم چی بابە وەڵای نازانم ئەوە ساڵحیش چ بچی کردبوو بە فوتەی هێنا بووی تەقسیمی دەکرد نیوانیوان جودابێ ئیمەش جودابێ تخواوە ئیشەوە ئەو منداڵ دوشتووە دەکاتن وەڵا بڵێم چی ئەدە تو بە عەقلی وان مەکە چیژە تەقسیم ئەوەی لابە حوشی لای خۆت بشوە بابە ئیوانش بشوە ئەتوو باش بە لەگەری هەر باش بە ئەوەی بەرامبەر چ دەکا مەجبورە فکرێکا دەری خوایە و لەگەڵ ئەوەندە باش ئەملۆ خراپ بە مەجبور ئەویش باش دەبێت خۆ هار بۆ خۆ پڕدادێ خۆ هار نەبووە قەیناکە ئەوڕۆکە دەستی کوتەوە کابرا سبەی دوزبە ئیشی باش دەبی ئەوە هەموو ماوابووینە سبەی خانی لۆ بکرێت لەوانی خانیش لۆ بکرێتن تەحمل کە دوای چ تێ ئەتوو پیرێژنەک و پیرەمێر دەکات تەحملیان بکە کە یەک نەفەر پیر بوو بەشەر پیر بوو عەقلی دەوتە عەقلی منداڵ عەقلی مەڕۆ وەڵای بابە هەم پەشیمانم
استوى مع الخندون ديش زانوي يانا والله او من دار بزيش وتسرق ربنا عالم ست بيدري روجك زيز بدور روج زيز بسير روج زيز بوي عالم عيبه قصد بيدري شي جيم يصير خوته نادم دراوه سبكو او اخوان بكو بينهم اقاطمش لقد يوم برو تبقى باشا والله تسبكين هو حفتك الروج نار والله معركة سول بوا وجنا زانه دي تجنا ما راح نصور بوا ما كان تسولوا والله بابا بزنا كان الشعباني حمو بيجتي بخوش تنهي قصيت الشعبان تام بهرم كم غوطان دشنا هو يا بابا انا نازل دار شخوان النبي ثم القران ما بخير لكن اذا كرم بجوجنا كهذا نكر هذا مسنا هذا خم ديان شوم خم او دا بيدي دا شو عن ستاند ولا وزياده ولو كان هم قروبين بابا وتشيوا بخواي دار شخوان النبي تن ما كان بخير خليني عند استويتن كرم صبر بقرن صبر بعقل بن صبر بقرن اي بابا اتودين له سرچ لماري خزولان ما ناديان شعبان بزان اقرنا بمجال هذا باران باشا قالوا عقلنا بنديسان ما هنا ونيا هذه ما هني اذا هن شي شراب السن عزو بها بخون سمعتوا يا ترم عيب نوقدو ابرينها نارديان ونات ندوشيان والله قصيتي باشا كرم مالي باشا دا تنبم يا نبم والله داك من هاي وجهتي امن بتاني بخوم دا سمو دا سمو سانو قد كم لك بابي زانم ايه باش كم بتا ما اخوي او دوك سوى دوك عقل بمن لا بتا ما اخوي بابا بروسر كان هذا دا سمو يا الله يا الله يا ربي خويا بابا بقربان دم كتاكي مسوبين ولا بهم ده بس شرمنا كده قريله بشني هتيم بس زوبيان هنا باشا كرم داني الموت لوها عضلت انا نقول اخي عيب اقول بابي مالك تسوق وحوش تسوق نابني قرب ده باشا كرم باشا ما طلع ولي هاد هو دكتور مر مبقر مكان فرزو براوي نبيك هلا داري قيسك عازم صح حزنا يلا ولا كرم ما بيش نقول تجدي ما بيش نقول كرم ما بيش كم زاربينو باشا ولا كرم دا الموضة فرقيني تا كرم دا بروفا بيش نقول لا حول ولا قوة الا بالله يا ربي قوري ما تشاي ما يبرا قوري ما امريكا او شوخان ليلي وتدري امل زاني بداي مكاي والله بس تعطيك يوم انا باخذ زاني دوجن لما شيء ولا قال خي زاني من كذا كان ما موجنا فرقينيا لو يجي راه لما قال يا نابو او شي كردو او راسي شي نكردو يسي او انا تيجي بدو لو يجي راه هو بس انا شكاهاتنا وقتم باش وقتم لا ترى ادبي انه كان نصيحتي كيو اسا شحتي ما بيبا مو بطل ما يخوي اخوان قوريو يعني شل رنق الروي ديالو باش بو ان شاء الله بسريتو خون بسري او شعباني بسري او صالح خوش ماما سواستك خوش بي او بيام بوتيا والله وبالله وتالله دري مامت عاجز بكي لجاتي من بابتا دري خسود عاجز بكي لجاتي داكتر خيزار هزار رحمتي لي بامري اخوي كبير اتوش كل مني ايش فرخي لي كلنا بزارش كواب كاتب أبي بيم بكرة بيدك. نعم ما كاول دبي تندوي بخوي زردك يعني إنسان دبي فكر كاتو. لفنا دوش نمارة كم تصوب ونش عمان. أنا كرم وجد زانن أو وجد خطان هبار خطأ وانجرين. أم وجد خطأ تانه لو خطان راس بالنوا لو خطان معلوم دار خطان بيجين أم تسملون قديه. تسملون قنا إيش تجلو خطان كانوا معلوم دار خطان بيجين أما بيربينا. آخر ما عندي مردي كدهاتي نوا. إيه لبعتي بين بيشوازي شي قرب خواردنا شي خوش ما خود تزاني بابا وتديت يعني دائما شر وهريا بس وتشيا تفاهم هبي لقيت تريدان وتان بكوري وانا ما قلت نافري كرم هذه أسباب درم نتشي دوم دار كاني مش بينه وشعبان بلا كرم دتين كرم شعبان استعمل هالدستين أتوجيني خود بباو أمش لقى صالحي ما بقيت وين أبى المشكلة نيا دتين باشكم أبيت كجدينينا وإن شاء الله شو خاكسم او دوباره وسيباره بيدري مو اقعد لمامتو شعبان ومارو من دار تبي سلام يا او تيجي شي خطمو ليه عادز دم دعاء قدر الازر هكا يجي او فيتم لا بيها يا انا ما بقيت اما دروين بيشم قوتو منظر ما استكيبو ما بقيتو صار بنزر بي قوتي ما هنا هنا كل ما نار دشتي باشا يلا المسطح حافظ ما لا استغفر الله كرم شو المزال ما لا والله خبر النبي زارة شي بحياتي مشكلة أنا بلا ماري أنا وقيتهم قوكتهم جاب لي
باشا بابا دبروا بابا لقريبه يلا كتب ما استغفر لك سمبرو يلا باشا ما كشتمكو ممنون خدا حافظ ما مستصبع ما خود دزاني لو مسألة أبيني هاتي أو تنازلهم أو تدري وتناري والله ما فايدة ست بيبريو هو أمين من سعد كرديا الحمد لله بأخويا تجنا الجايوا براسنا من داول كنا بياو كان بياو زبينا هذا من سعد كرديا أقولش كبرتانوا أقولش ما فايدة شيء جوري الدنيا دي تيو أتوقع شيء أفضل من طالب كبرام والله ما موسى الصباح عمل شيء بونا دستي ويانا بابش مشيت واحد بس أنا مالي كيا أما زمان دايتا كرة ما حد خور لو روج بدروس ما ندايتي لا والله كلاسة أو ولا نبدي كل حفظ شكلها ولا درب بيقولم نابي أو تشتى نابي ويانا نابي ما تذكرون باج من بري ما ما من باج بري ما كل يقولوا تري شو زكاة من دارة مصلحتك تبع قروان مزوليوا تبع جورياني بابي من ما قربان كحتى كمان نصص الشغل ويانا بزنا إذا ورزقوا والله وزن زوخرة بتخو ويانا دوبت الدرس بلوتو نقلوتو لو هزاراني أمثالي وشيتو أي والله باي بابا بركة من دارنا أيوة هذا بدو زيلان بالله قصتها بيدر باي بابا أي بابا حمر وجه عالم بيت ديارتان دبي أوا زوانا ما موسى الصباح إن شاء الله هو دوشان باش ما دبي إن شاء الله أو أوين إجدان يشتيو أو إيش كتير من فرقي تصير فرقيني والله باشا فرقيني من زيادة قصدك هو دوشان يخوان معلوم دال يخوان بيبي إنه ربع خير ويانا زواني لو ما زواني لو تزواني يا أخوي ما بابا ما مصر صباح حن باشيء سلا بردريني استبى خد لي بابا صار قطع ماني ما كرب زين ذاتك من هاتم كويسين ذاتنا ما موسى الصباح عاوز أمد الروي هواني ربن ممنون أبدا نالك الشيوكة أوين دبينه إن شاء الله نالك زدير بخون ممنون أبدا يا ربي أوش دبينه باش كم ضلنا كان يجلس واحد قريبوني إسلام علي والله دعم كتسم يا سطور خد بقورة يلا باش كم دتينا أنتو تيجي باش بها باش إن شاء الله سيد نشتني ايواش دبر دبر ديلك يا ما ما خلصتي أقل شيء زي كذا باشا فهمني كرم صالح شعبان كرم عندك قدري أو بيبياوي بزاننا أي والله ويا قدري ماش بزانم بزانة تنخوشة تبعي دانشتن تني سراحتا والله إنسان دايما لقونا وعانة تكربي أما زانيتم جن كدستو ماري بابي بعد زبون بابي بيدر كرم دانش أشيجم ليرة بمني ولقمان أنا كاردا بيبخوي لماري بابت أي والله أول باتي نصيحتي بكاتن زعتر هاني دالا بوي ماري كهول بي والله شعبان خزوري براسي خزوري بياو خزوري من زور باش بودي وش لي داتنا من نمشت كرم زاني بس حتى كرت أو هذا عنقوش باش من يخوتا لقر مالو من داطعنو لا باب الراوي يعني ستان نبي عنقو واش لبا باشين قود أقرأتو بابا كواها قدري احترامي يا كرم دي أنا مش باشين أو زكتم شو خان أوين يا كتان داسن كرم تساعد شي ليلة والله كورة وين نقول لي أنا بقول داسة كتم هسه لقد بنيها توبرا تشاكلين والله من ناس ما طلعوا ألم توبرا تشاكلين بله والله من ناس ما طلعوا آخر من دمك من على كان من بينيوا بومش دارو كتونا بوما والله ناس مي بخلص يستدي إذا قيتك وان داني شو توبرا تشاكلين طاقة منيا توبرا ألم ناتم بون عنادي ناتم وي نا طاقة منيا